باسی کاریگەری تەکنۆلۆژیاکەین لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەبینی کە بە پێی ساڵ بە ساڵ تەکنۆلۆژیا زیاتر بەرەو پێشەوە چێ لە جیهانە و ئێمەش بێبەش نین لەو پێشکەوتنەوە چەندین سوودمان لێبینی و پەیوەندیەکانی زیاتر بۆ نزیک کردوینەتەوە توانیمان لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە لە هەموو بوارە جیاوازەکان بتوانین کار و چالاکیەکانی ڕۆژانەمان بە باشی بەڕێ بکەین ئەمە وەکو سوودەکانی بەڵام کۆمەڵی لایەنی نەرێنیشی هەیە کە وای کردووە لایەنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاڵبوونەوە بەخۆیەوە ببینێ ئێستا بەوەی ئەوەی کا تەکنۆلۆژیا لە ڕێگەی تەلەفۆنەوە بێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێ وای کردووە کە بەردەوام لە ڕێگەی نامەیەکەوە تۆ هەواڵی کەسە ئازیزەکان و خەزم و دۆستەکانە بپرسی ئەو سەردانکردن و ئەو پەیوەندە کۆمەڵایەتیانە کاڵبوونەوەیشی بەخۆیەوە بینیوە کەواتە ئێمە تا چەند گرنگە بتوان لەناو کۆمەلگایە ئەو لایەنەی کە سوودی هەیە زیاتر پەرەی پێبین و ئەو لایەنەشی کە نێرێنیە ئەوێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاڵ بکاتەوە هەوڵ بین جارێکی تر پەیوەندیەکان پتەوتر بکەینەوە بە تایبەتی ساوە نزیکی شەبینەوە لە جەژن کە جەژن زیاتر هەوڵدانە بۆی کە بتوانین تێکەڵ یەکتر بین و زیاتر پەیوەندەکانمان تۆنتۆرکردەوە گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی وەکو مامۆستای زانکۆ کە بەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە دکتۆر گیان بەیانی باش و سڵاو لێبێ باش وارز خۆشەویستیم هەیە بۆ بینەری عزیز زۆر بەخێر بێ دکتۆر باسی کاریگەری تەکنەلۆژیاکەین لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان تەکنەلۆژیا چەنە سوودی هەیە و چەنە توانیمانە پەیوەندەکانمان بۆ نزیک بکاتەوە چەنە لە هەموو بوارە جیاوازەکانە توانیمانە ئێمە سوودی لێوە بگرین بەڵام لایەنی چیە لایەنی نەرێنیە ئەویش یەکێ لەو لایەنانە کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە ئەمە تا چەند لە کۆمەلگای ئێمە ڕنگدانەوەی هەیە سواز بۆ بەرزستان تەبەن تەکنۆلۆژیا و تۆڕی کۆمەڵایەتی بە حکمەوەی کۆمەڵە سیفەتی تێدایە کە ڕەنگە لە هیچ شتێکی ترانە بێت یەکەم گشتگیرە واتە خصوصیت نییە گشتگیرە دووەم جیهانیە سێەم خێرایە چوارەم بەکارهێنانی ئاسانە پێنجەم هەموو شێوازەکانی گەیاندنی تیا بەکاردێ شەشەم لەگەڵ عەقڵ و بیر و هۆش و هەست و نستی تاکە دروست کراوە وائین بێت خاڵی حوتەم هەموو ڕەنگەکان هەموو شکلەکان هەموو شێوازەکان هەموو ئاوازەکانی تیا بەکاردێ بۆی هەموو زانایان دەڵێن کاتێک کە شتێک دروست کراوە کە ئێستا بریتێ لە تۆڕی کۆمەڵایەتی و تەکنەلۆژیا و ئەو شێوازانی کە ئێستاکی هەیە هەموو ئەم شتانەی تێدایکاتە بە هەموو ئاواز و نەغمەیەکی مرۆڤ ئەچێتە خوارەوە بە عەقڵی بە بیرروهۆشی بە هەست و نستی واگەر بێت و حکوومەت وڵات مرۆڤەکە تاکەکە خێزانەکە خانەوادەکە ئاگادار نەبێت ڕەنگە بە دیوی سلبیان بە دیوی ئیجابیە بیبات کاتەمە یەکەم هیچ مەجاری تێدا نییە لابد ئەمە هاتووە و ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت وە کاریگەریە خاڵی دووەم بە حکمەوەی کە هەر خۆی ئەمە تا ڕادەیەک ناوەکەشی زۆرجە تۆڕی کۆمەڵایەتی و تەکنەلۆژیاکە بۆ تێکەڵاوکردنی بینی مرۆڤەکانە بۆ نزیکردنەوەی مرۆڤەکانە بە دنیای و کاریگەریکی زۆر زۆری هەیە ئێستا کێ لە سایی تەکنەلۆژیا لە هەموو جیهانە باز دەکرێت کۆمەڵێک کاریگەری هەیە کە ئەکرێ بڵین لەسەر تاک لەسەر خێزان لەسەر کۆمەلگا خاڵی یەکەم کە کاریگەریەکەی ئێستاکێ دەرکەوت و ئەوش ئەوەیە کە تاک بەرەو خۆپەرستی و بەرەو خۆخۆیی و بەرەو وەکو ئەڵێت تاکڕەوی ئەباد لە چاو گشتگیرە واتە تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان وا دێ دەکات کە مرۆڤ بۆ خۆی بژی و لە بینی خۆی و خۆیان بێت و لە بینی خۆی و نەفسیا بێت و زۆرتر دانیشێت و کەمتر تێکەڵاوی خەڵک بێت و بوارە ئیجتیماعیەکەی کەمتر بێتەوە کاتەمە خاڵی یەکەمەکە بەداخەوە ئێستاکێ خەریکە ڕنگدانەوەی ئەبێت واتە لە چاو ئەوەی کە منداڵێک یان گەنجێک یان خێزانێک یان خانەوادەیەک جارانی پەیوەندیان لەگەڵ خەڵکا دروستەکە لەگەڵ چواردە ورا دروستەکە ئێستاکێ پەیوەندیان بە خۆیانەوە خاڵێکم خاڵی دووەم بەداخەوە تۆڕی کۆمەڵایەتی و تەکنەلۆژیاکان ئێستاکێ وای لێ هاتووە حاڵەتە دەرونیەکانیان زیاد کردووە بەداخەوە حاڵەتە دەرونیەکان ئێستاکێ حاڵەتی دەرونی ئەوەی کە ترس لە کۆمەلگا ترس لە مجتەمە و عوزلە و تێکەڵاو نەبوون لەگەڵ خەڵکا و کۆمەڵێ بۆ نمونە مەسەن ئەفکار و بیرروبۆچوون هەیە کە پەیوەندی بە مرۆڤەکەەوە هەیە لە چاو لە خەڵکیدا دەبرێت بەداخەوە ئێستاکێ لە تۆڕی کۆمەڵایەتی و لە تەکنەلۆژیەکان زیاد بوو خاڵی سێم کە ئەمە بۆ خۆی کێشە گەورەکەیش ئەوەیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنەلۆژیەکان ئێستاکێت تەداخولی خصوصیاتی مرۆڤەکانەکە ینی هەندێک مرۆڤ کە ڕەنگە قابیلی بەرزکردنەوە نەبێ بەرزی دەکاتەوە هەندێک مرۆڤ قابیلی شکاندن نەبێ و قابیلی ئەوە نەبێت کە سومعی بشکێ دەشکێندرێت کە مەسەل لە کوردستانی خۆشمانە ڕەنگە ببینین ینی کەسانێک دەشکێندرێت کە ڕەنگە قابیلی شکاندن نەبێت کەسانێکش بەرز دەکرێت و کە قابیلی بەرزکردن نەبێت کەواتە زەرەکەی لەسەر ئاستی تاک دەبێت دوای ئەوە کە اینجا کە تۆزە زیادی کردو وای لێ هات کە ئێستاکێ جارانی ئێمە لە نەوەتەکان و لە 2000ەکان و تقریبا تا 2010 ڕەنگە ڕێز عایلە بەکاری بێنە ئێستاکێ
هاتە خوارەوە بۆ ناو هەموو تاکەکان و ژنیش بەکارێنێ و مناڵەکانش اینجا کە تێکەڵاو بووە بە خێزانەکان واتە کاریگەری لەسەر خێزان دروست کردو ئێستا کێ حیوار و پەیوەندی لە بینی ژن و پیا و مناڵەکانە کەم کردوێتەوە ئێستا پرس و ڕاوێژکردنی مناڵ بۆ دایک و باوکی کەم کردوێتەوە توێژینەوەکان ئەڵێن بە سایی تەکنۆلۆژیا و لە سای تۆڕی کۆمەڵاتەکە ئێستا کێ 150 مناڵ ڕاوێژ بە دایک و باوکیەکە بۆ کێشە کۆمەڵاتیەکان بۆ کێشە سێکسیەکان بۆ کێشە هۆرمۆنەتەکان بۆ کێشە تەنانەت دەرونیەکانیش جارانی کچێک بوو ڕەنگە پرسیاری لە دایکی بکردایە ڕەنگە کوڕێک بوو پرسیاری لە باوکی بکردای بەڵام ئێستاکەی لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی لە ڕێی سۆشیال میدیاوە پرسیارەکان دەکەواتە ئەو پەیوەندیە سۆز و خۆشەویستی محەبەتەی بینی مناڵ و دایک و باوکش کەم دەبێتەوە و لە ئەنجامیشتا ئێستاکێ بەداخەوە هەموو توێژینەوەکان ئەویان سەلماندووە بە هەدەردانی کات و بە هەدەردانی پارە سەروەت و سامان و بە دوورکەوتنەوەی مرۆڤ لە حەز و خولیاکانی خۆی بەڕاستی بەداخەوە کەمی کردووەتە لە سای سۆشیال میدیاوە تۆڕی کۆمەڵاتەکان و هەموو ئەو تەکنۆلۆژیای کە ئێستاکی هاتووە کەمتر ئێستا هیوایەتەکان ماوە یان ئێمە لە شاری سلێمانیە لە هەشتاکانە لە عایلەیەکە ئەم حەزی لە گۆرانی بۆ ئەمیان حەزی لە هونەر بۆ ئەمیان حەزی لە شێوەکاری بۆ ئەویتیان لەوەی حەزی لە کتێب خوێنەوە بێت ئەمیتیان لەوەی حەزی لە حیوان بەخێوکردن بێ یەکێکی تر بوو هیوایەتی تەیر و تیور بوو ینی ئەچووتە ماڵێکەوە من لە بیرمە هەر لە کەرکووک لە چەمچەماڵ لە ڕانێ لە قەڵازێ ڕەنگە هەموو حەز و ئارەزۆکان هەموو ڕنگ بووە ئێستاکی حەز و ئارەزۆکان هەمووی نزیک بۆتەوە لە یەک حەز و ئارەزۆکان بریتە لە شاشەیەک و لە کۆمپیوتەرێک و لە لایک و کۆمنت و بۆیە کەمتر خولیا و ئاواتەکان ماوە بەداخەوە زۆربەی کاڵبووتەوە زۆر باشە جا دکتۆر بێگومان ئەزانین زۆرێک لە تاکەکان ئێستا ئەگەر ڕایان وەربگریت لەسەر ئەم ساردبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆربەیان ئەناڵێنن گلەیەکەن بەڵام بۆ خۆشیان بوونەتە بەشێک لە ئەو شەپۆلەوە ئەو هێرشەی کە ئێستا لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکانمان دروست بووە بەڕای جەنابەت بە پێی ئەم ڕەوتەی کە ئەڕوات ئایا ئێمە ئەبێت ئیتر بڵێن ئەمە ڕەوتێکە و هاتووە ژیانی سەردەمی تەکنۆلۆژیایە ئەبێت تا ڕادەیەکیش ئێمە قبوڵی بکەین تەنیا وا بکەین کە ئاسەوارەکانی کەم بکەینەوە یان بەڕاستی ئێمە هەڵە بەکاری هێنین بەڵام ئەکرێت بوەستیت لە بەرامبەریە جوان ئەخۆی تۆڕی کۆمەڵایەتی ئەگەر بچیتە سەرەتای فەیسبوک و زۆرێک لە هەموو ئەو وەسایلانی کە ئێستاکە هەیە لە سناپچاتەوە لە ڤایبەرەوە لە واتسەپ و لە هەموویەوە بنچینی دروستبوونی بریتە لە نزیکبوونەوەی مرۆڤەکان بەڵام بەداخەوە ئێستاکێ بۆتە عەکسەوە یانی بۆتە دوورکردنەوەی مرۆڤەکان واتە هەر خۆی تۆڕی کۆمەڵایەتی وا بووە کە چۆن گروپەکان یەک بخەی چۆن ئاستەکان یەک بخەی کەواتە ئێمە لێرە نەهاتوینە منش و جەنابیشتان وەکۆڵێت سمعەی بشکێنین بڵێن ئیسفادەین ینی لە لایەکی ترەوە تاکەکانی کۆمەلگا دەبێت بیر لەوە بکەنەوە کە چۆن بتوانم لەگەڵ حەز و ئارەزۆکانی خۆمە ئەو کەسانە کۆکەمەوە کە هیوایەتەکانی منیان هەیە اختصاسەکان کۆکاتوان تۆڕی کۆمەڵاتی بۆیە اختصاسەکان کۆکاتوان لە ماوەی من لە مەجلیسێکا بووم بەڕێزێک بینیم خەریجی قانونە لە شارێکە لە شارەکانی کوردستان سلێمانی نایەنە شارە بچکۆلەکان پێم وتم لەم شارەیە زانی چەند پارێزە تەمەن پارێزەری تاوا کردو چەند پارێزەرێ نەوەڵە گروپێکتانەیە بوو هەموو پارێزەرەکانیم شارە نەوەڵە گروپێکتانەیە کە پێکەوە بیرۆڕاو کۆکەن و کتێب وەکۆڵە ئاڵ و گۆڕ بکەن یان هیچ دەبێت کۆمەڵە سیمینارتان هەبێ بۆ یەکتری بۆی مهنەی پارێزەرەکەتان لەبیر نەچێنەوەڵە بیتانەوە نەکرێتەوە جەمعەیەک لەم شیانی هەمووی هەر نەوەڵا بوو چوومە زەمن لە ئاخیرا سەرەکەی لەگەڵ دوو گۆرانی بێژا لەگەڵ دوو فڵانە دوو فیسارە لایک و کۆمنتی هەیە و بەردەوام متابعەی ئەوانەکە بەڵام مەرعیلم هاو پیشەکەی خۆی هاومینەکەی خۆی هاوبیرکردنەوەکەی خۆی نەهاتۆمە دروستکە کەواتە وەکو پرسیارەکەی جەنابەت بزدە بە دوای تۆڕی کۆمەڵایەتەکەی ئێستاکی وای هاتووە کە کەسەکانی لە یەک دوور کردوێتەوە یان کەسەکان لێک دوورکەوتوێتەوە بە لایک و کۆمنتێک بە سڵاو و ڕێزێک جارانی لە بنی دنیاوە لە شارێک و بۆ شارێکی تر بە تایبەتی سا جەژنەمان لەبەردەسا لە بنی دنیاوە خەڵکێک ئەچوو بۆ جەژنە پیرۆزە و دانیشتن و تەرتیباتی ڕاستی ئێستا کۆرۆنا هەیە ڕەنگە بەڕێزێک وەکۆڵێت لە قافا بمانگرێ بەڵام ئەیناوە کۆرۆنای تێکڵاو نەبنێمە باسی عام دەکەین ینی باسی بارودۆخێکی تایبەت ناکەین ینی باسی عام دەکەین کە بەداخەوە ئێستاکێ پەیوەندی خێزانەکانی دوورکەوتوتە پەیوەندی عائلە و خانەوادەی دوورکەوتوتەوە ینی لە هەندێک کات و لە هەندێک زەمەنە ئەسڵن لە هەمان مەجلیسا پەیوەندیەکە دوورکەوتوتە ینی خۆتان چاکە زانجارەوە لە مەجلیسێکە دایک باو خوشک برا ئامۆزا پورزا دانیشتونە بەڵام بە حکمی تەکنۆلۆژیا و بە حکمی تۆڕی کۆمەڵاتی ئەویان خەریکی لایک و کۆمنتی خۆیەتی ئەویان خەریکی فیلمێکە ئەڵقەیەکە سەیرەکە ئەوی تریشان خەریکە بۆ نمونە پەیوەندیەک تەلەفۆنێکی بۆ دێکاتە جاری وایە 2 ساعت 3 ساعت کە دەبوو بۆ یەکمان بەکار بێنایە و بۆ یەکتریمان دابنایە بەداخەوە کەمتر بۆتەوە کە ئێستاکێت لە ناو خێزانەکانە زۆر ڕنگدانەوەی هەبوو ینی ڕەنگە دایکەکانوانی کە ئێستاکێ سەیری بەنامەکەمانەکە شاتیەوەم دەڵێ دکتۆر جان پیاوەکەم دەستی خۆش بێ لە بەیانی تاوەرە ڕاوە دینارەکە بەڵام معقولیش نییە هەشتی ئێوارە دێتەوە کۆنتڕۆلەکە گرێتە دەستەوە یان موبایلەکە گرێتە دەستەوە تا 12 شەو
ئەی سعاتێ بۆ من سعاتێ بۆ مناڵەکان سعاتێ بۆ کێشەکانمان ئەڵە جاری وایە ئەڵم گۆڕەکەش کاوە بە تەلەفۆن بۆ براکەت بکە بێت بۆمان چاکە ئەی تۆ بەشێکی لەم خێزانە بەشێکی لە چاسەرکردنی خێزان کاتە بەداخەوە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی خێزان و لەسەر ئاستی کۆمەڵاتەکان ئێستا بوو معلوماتی جەنابەت ئێستا لەوەش خۆتوورەتر ئەڵێ وای لێ هاتووە تۆڕی کۆمەڵایەتی ئێستا بۆتە تێکچوونی بینی حیزبەکان ڕێکخراوەکان حکوومەتەکان یعنی ئێستا نەبێ بە مبالغە 4-5 گەنجی باشم بۆ بێنە یوتیوبەر و شارەزا لە سوۆسیال میدیا سوێنە لەسرم نییە 3-4 حیزبت بۆ دەم بە شەڕ هەتا هەڵبژاردن هەتا ئەژداد و ئاباو یەکتری بچنە خوار خۆتان بینیوتانە ڕاست یعنی لەم هەفتەیە من ڕووداوێکمان بینی خۆتان چاکە زانن کە ڕێزمانێ بۆ هەمویان بەس بە ڤیددیۆیە کە دوای دەرکەوت دروست کراوە پرۆفیسۆرێک گرا بە گژی مامۆستایەکی ئاینیە ئەم هەڕەشەی لەو کرد گوتی بشکاتەکەم ئەویش وتی کاکە هەمی بەسم لاخیشە دەرکەوت یوتیوبەرێکە گەنجێکە بەداخەوە فایلێکی دروست کردو کە ڤیددیۆیەکی کۆنی هێناوە لەگەڵ ڤیددیۆیەکی تازەیە دەمجی کردو بەس خەبیر لە دروستکردنە خەری و بگاتە محکەمە و محکەمەکاری و پیاماقول تەداخوری کرد کاکە واز بێنن لە شکات و شکاتکای تەسەور کە ئێستا وای دی هاتووە خێزانەکان ئایلەکان عەشرەتەکان کەسایەتیەکان میهنەکان پیشەکان یعنی جەنابەت ئەتوانی بە تەقریرێک کە ڕەنگە ڕازین نەبێت کە دکتۆر بەختیار زۆر ئاساییە بەتابەتی ئەگەر لایک و کۆمنت زۆر بێت وای لێ بکەی کە تامایەتی لە ڕوونیا بێتە سەر شاشێکی ترکەمە بە خوشتێکی خراپە ینی مینەکان پیشەکان لە یەک دوورەکاتەوە بۆ ئێستاکی ئاستی تەنانەت ئاستی نێودەوڵەتی دێمەسە قسەکەی جەنابەت کە حیزبی وڵات و بابڵ هەموو حیزبەکانی کوردستانی خۆمان کەمتر ئێستا وای لێ هاتووە لە هەندێک لە بەحث و لە هەندێک بابەت خوێندومەتەوەڵێ سوۆسیال میدیا و تەکنەلۆجیا بەکارهێنرێ بۆ پەیوەندیە دیبلۆماسیەکانیش واتە مەسەرەن کابرایەک بوون و نمەسەر لە ئەمریکا وێستە دانێکی عێراق بکات پێش ئەوە کۆمەڵی سایت و پیجیە کۆمەڵی تەلەڤیزیۆنی هەنێ بەرنامە ڕێکەخە عێراق لە خۆتوورەتایە داعش خەریکە زنووە بێتەوە هێشتاکە کاکەی ملباریکی ئەمریکا نەهاتوە بۆ لای سەردانی کازمی خۆشەیەکە حازرێکە هێشتا نەهاتوە کازمی لەرزی لاتوەڵە لەوەچ داعش زنوو بێتەوە بۆیە تەلەفۆنەکڵێ ئەوە وەفدێکی باڵای دیبلۆماسی دێت ینی ئێستاکیە ئیشەکە زۆر لەوە گەورەترە کە بەداخەوە ئێمە بیری لێ دەکەینەوە زۆر باشە دکتۆر بەدەر لەوەی کە ئەمە لایەنە پەیوەندیەکانی کاڵ کردوەوە وەکوی تۆش وتێ کۆمەڵی گرفت و کێشە بە دوای خۆیان هێنێ کێشەی کۆمەڵایەتی ینی بە تایبەتی زۆر لای گەنجەکانمان ڕنگدانەوەی هەیە ینی ئێستا وای لێ هاتووە خەوی شەوان نەماوە هەتا بەری بەیان لەگەڵم تۆڕە کۆمەڵایەتیانەیە بەردەوامن ئێستا وای لێ هاتووە بینی دوو هاوسەر زۆر سادە بۆ تۆکوول وەک لە جاران کەگەر بیان تا دوو کەس پەیوەندی هاوسەرێتیەکان جیابوونەتەوە ئەبوو بە باس و بە گفتوگۆی نێوان خەڵک ئێستا زۆر وای لێ هاتووە بە نامەیەک لەوانەیە بڕیاری جیابوونەوە بن ئەمە شەمووی وای لێکرۆ تەکنەلۆژیا ڕنگدانەوەی هەبوو بەسەریانە یاخو گەنجەکانمان ئەو گرفتانەی کە ڕۆژانە ئەیبینین و لە کەسی ناو دادگاکانە هەیە کە بەهۆی گۆڕینەوەی نامە گۆڕینەوەی وێنە بەهۆی ئەوەی کە یوتیوبەرێک کەسانێکی شارەزا و هاکەر کە بیانوێ کار لەسەر شخصیەتی من بکەن یەک شخصیەتی کەسێ بکەن ئەمەوەی کردو چەندین گرفتی کۆمەڵایەتیمان هەبێ کە ئیتر تەواویشیانمان داگیرکە ئەمە چەند کۆمەلگا بابا ئەرە و ئاقارێکی خراپ سوۆسیال میدیا و تۆڕی کۆمەڵاتی بە حکمی کەوتوتە دەست هەموو کەسێک و ئاسانە بەکارهێنانی و بەداخەوە زۆر جار بابڵین تۆڕەکان و ئەوانی کە کار بەدەستیشن زۆر جار هەندێک ئۆفەری بەلاش و بەڵێت بێین ئەدرێ بە خەڵکە ئێمە لەگەڵ بەلاشین بەڵام بەلاشێک کە لە سنوورا بێت و بتوانرێت باشتر و چاکیانی من زۆر جار من ئەم قسەم و توتومە تۆڕەکان بۆ بەلاشە بێ بۆ 12 شەو تا 4 بۆ چاتین و بۆ قلیبلی و چاوبەشقەڵی گەنج ئەی زەحمە نەبێت جەنابەت بۆ نای 12 نیمەڕۆ تا 2 نیمەڕۆ بۆ هەموو قوتابیەک بیکەی بە فری هەموو قوتابیەک بتوانێت بە فری بۆ نمونە مثلا سایت و پیجەکانی خۆی بکاتەوە مەکتەبەکەی خۆی بکاتەوە یان پەروەردە بکاتەوە یان سیمینارەکان و محاضرەکان بکاتەوە المهم کاتە بە دڵنیایی و ئێستاکی دیراسە کراوە کاتێک کە دۆست و برادەر و ئەحبابمانەیە کە پارێزەرە و توێژەری دەرونیە و دکتۆرە دەرونیەکانە کە ئەم سیانە زۆر جارێ ئەمە قسەکانی لێ دەبیستین و کێشەکان دێن لای ئەمانە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت جارێکەم پەیوەندیەکانی ژن و مرد بەداخەوە ئێستاکی دیراسە کراوە لە عالەمە لە دەوڵەتە عەرەبیەکان و لە ئەوروپاش ئێستاکی ئەمە کراوە دیراسە کراوە کە خیانەتی زەوجی کەوتی تۆڕی کۆمەڵایەتی و تەکنۆلۆژیا هاتووە خیانەتی زەوجی زیادی کردو چونکە زۆر ئاسانە زۆر ئاسانە پیاوەکە بە ژنەکەی ئەڵێ ئەچم لەو دی و بەرنامەی کۆمپیوتەر بەکارێنم بۆ دوکانەکەم بەڵام لەو دی و قلیبلیەکە لەگەڵ قژڕشکنێکی دەستکەوتووە کۆڵێ چاوەشقەڵی لەگەڵاکە و بەزم ڕزماری وانە ئیشەکە ئاسانترە و مناڵێکە یان ئافرەتەکە شەهر ئەوەندێک کە پیاوەکە ئەڕا بە نوکەیەک ڕەنگە کەپڵەکەی بێنێتە بەردەم دەرگاکەیان بێنێتە بەردەم مۆبایلەکەی و چاتین لەگەڵاکە کە ڕەنگە جاران لە هەشتاکانیان گێڕایەوە تا
سەفەری کانیەک ڕێکە خراوە تا کەسی دێ نەبووایە و تا چۆر بواە و خۆی مەژغول کردایەکانێکە چۆر بووە ئەگەر عاشقەکەی ببینای کاتی ئێستاکێ بەداخەوە وەسائلەکان بۆ خیانەتی زەوجی زیادی کردو کە دەبێت ئیشی لەسەر کردێت دووەم پەیوەندیە کۆمەڵایەتی و خۆشەویستی و سۆزداریەکان لە بینی ژنمێنە دێردا کەمی کردوتەوە یعنی ڕەنگە عەجیبتان لێبێت دکتۆری وا هەیە دکتۆری برادرمە لەم شاری سلێمانیەڵە کاکتۆر ئافرەت هەیە و تیتی وڵی لە ڕوون بێ لە ڕوون نیە نازان باسی کەمیان نا دکتۆر گیان ئەمە کەی وەزعایانی تۆ ژن و پیاو بن لە مانگێکا دوو مانگە سێکسێک لە بینیانە ڕوو نەدات کەمە بەشێکە لە سۆز و خۆشەویستی و محەبەت بۆ لە بەروی پیاوە تا 12 شەو یەکی شەو خەریکی چاتین و مۆبایل و تلایک و کۆمنتە تەبەن دوایینە تااقەتێکی سێکسی هێن تااقەتێکی خەوتنی هێن تااقەتێکی خۆ سۆز و خۆشەویستی کاتە دووەم شت بریتە لە کەم بێجگە لە خیانەتی زەوجی کەمکردنەوەی سۆز و خۆشەویستی و محەبەتی بینی ژنمێردەکەشە کە خیانەتی زەوجی نییە من ناڵێن ئەوەی کە مۆبایلی پێ بوو بە خۆشمانەوە کە بەکارێتت تاو دەسەکە بە شتە خراپەکردن بەس جاری وایە ئەوەی کە باشە دەبوو بتکردایە کەم دەبێتەوە کاتەمەش بە خۆی کێشەیەەکە خاڵی سێەم دروستکردنی کێشە و ناڕەحەتی لە بینی دایک و باوک و کچ و کوڕە ئێستا زیادی کردووە ئێستا کێ برادێک ئەحسایەکی کردو ڕۆژێک 100 کەسێکی کۆ کردوتەوە لە ڕێی فۆرمێکەوە دیارە دایک و باوکی کۆمەڵێ منداڵ بۆ لە مەکتەبەکەی خۆیانە بۆ تەبەن ئەلانی نەکردو بەس ئەوەندەی کە نەتیجەکەی بە منوت ئەلە دراسە کراوە دایک و باوک گوتوێتی ئێستاچیە تەبەن بەتایبەتی ئەوانیان هەڵبژاردووە کە مناڵیان هەبوو پێش 2000 مناڵیان هەبوو دوای 2000 ئەڵێ بەداخەوە دراسەمان کردووە بۆمان دەرکەوتووە دوو ئەوەندە سێ ئەوەندە هیراکە بین ئێستا لەگەڵ پەروەردەی مناڵەکانمان لەگەڵ پەروەردەی کچەکان و کوڕەکانە کەواتە یەکێک لە کێشەکان وەسائلەکانی پەروەردەکردن قورس دەبێت و ئیسیجابەی مناڵەکان بۆ دایک و باوک کەمتر دەبێتەوە کامەش بۆ خۆی کێشەیەکی گەورەیە کاتێک کە هەموو ئەو وەسائلانەی کە لە بەردەستایە هەمووی هۆکار بێ بۆ تەدمیر بۆیە دروستکردن تۆزێ قورسە بێ هۆکارەکانی تەدمیر یوتیوب و فەیسبوک و تۆڕی کۆمەڵاتەکان هەمووی ڕۆڵە باش و چاک و مەزبوطەکە کەمتر بێت ینی کەمتر هۆکارێک هەبێ بۆ باشی و چاکە و مەزبوطەکە کەواتە بەداخەوە ڕۆڵە خراپەکە زیاتر بێت بۆیە ئەوش کێشەیەکی درکاتە کێشەی قانونیمان زیاتر بووە کێشەی محکەمەمان زیاتر بووە تەسەور بکە پارێزەر هێڵێ دکتۆر بۆمان دەرکەوتووە ئافرەتێک لە بەلاش و حەلاش کە گێچەڵی بە پیاوەکەی کردوتە تەلاقمدە لە بەرەوەی کە چاتین و بەزمڕۆزم علاق پەیوەندی لەگەڵ کەسی ترا کردوتێتی تەلاق وەرگرە من 2 مانگ 3 مانگی پێ ناچێت هەر ئەوەندە فترەکەی خۆت تەواوکەی من دێمە داوات وڵە بەجددیش بە دۆکیومنت لەلامانەکە پیاوەکە دوای ئەوە وتێتی ئەتوانم شکات لەم پیاوەکە متمانە نەوەڵە نەقانونی چی لێ بکەیت تۆ ئافرەتەکەت خۆت خراپ بێت یان پیاوەکە خۆی خراپ بێت لەبەر یەکێکی ترکاتە کێشەی تەلاق زیاد دەبێت کێشەی کۆمەڵایەتی زیاد دەبێت بەداخەوە کێشەی پەیوەندی سۆزداری خۆشەویستی و محەبەت لە بین زیاد دەبێت کێشە بۆ پەروەردە دروست دەکات و کێشەیەکی تر دروست دەبێت کە ڕەنگە ئێستاکی هەستی پێ نەکەن ئەوش بریتە لە کاریگەری دروستکردن لە بواری زانست و ڕۆشنبیریە و کەمکردنەوەی گەنجی بەهرەدار کەمە بە درێژخایەن ئێستاکێ باسی دەکەن تەنانەت لە ماوەی لە کتێبەکە خوێن بۆ باسی داهێنان دەکات یعنی ڕەنگە کەمتر وڵاتی خۆمان حساب بۆمانە بکەین کە دەڵێ دراسە کراوە ئەگە تۆڕی کۆمەڵایەتی و سۆشیال میدیا بەم ئاستە زیاد بکرێت و گەنج بە دنیای داهێنانی تیا کەم دەبێت یعنی داهێنان چێ بێت بەڵێ خەبیرە بێت لە دروستکردنی ڤیدۆیەک وەکۆڵە من و تۆ خەڵەتێنێ بەڵام نەهاتووە داهێنانێ بکات لە شتێکی ترە ئێستا ئەگەر سەیرێکی گەنجەکانیشمان بکەیت ئەبینیت کۆمەڵێک پێوەەر بەلایەنەوە گرنگ و پیرۆزە کەلانێ زۆر جیاواز بێت لەگەڵ ئەوەی دایک و باوکیاواتە کۆمەڵێک سیمبۆلیان لە بەرچاویانە گەورە کردووە با بڵێن دیدگایان بۆ ژیان گۆڕیاوە ئەمانە و با بڵێن زۆر بەشی کاریگەریەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە لە گەنجی ئێمە دروست بووە خۆی بینی کێشەی دایک و باوک لەگەڵ منداڵەوە لەگەڵ تۆڕی کۆمەڵاتیە لەگەڵ هەموو ئەو وەسیلانەیە مەتوانین بەس بە شێوازێکی تر بڵێن ئەگەر ڕێخستنێک هەبێت ئەگەر بەرنامەڕێژی پرۆگرامێک هەبێت بەرنامەڕێژی پرۆگرام لە ئاستی باڵاوە حکومەت بەرنامەڕێژی پرۆگرام لەسەر ئاستی ڕێز عایلە و زایدەن لەسەر تاکەکانش یعنی ئەمە هەموو ئەمانە بەخۆی گرنگە زایدەن لە هەمووی مهمتر و گرنگترەکە ئەم ڕاستە لێرە قسە دەکەین و بەڕێزێکی سەر ڕەنگە سەیری بەرنامەکان کە بڵێ هەر چییە واقعەکە تی کەوتوینە یعنی ئمە ڕەنگە بەڕێزی تریشە بێ لە کۆمنت تا دوای بۆ ڤیدۆکۆ بڵێ بابە تۆ ئاستی سادەکوتی تازەمە واقع ئێمە ئاستنەکە ساردکردن و کوتنەکەمان و باچەکەمان لەسەرەوەی کە چی بکەین بۆی بتوانین ئەم کاریگەریانە کەمتر بکەین کەمە دەتوانم لێرە ئەموو بکەم خاڵی یەکەم کە زۆر گرنگە دەبێت بەرنامەڕێژی پرۆگرام هەبێت بۆ زیادکردنی ئەو شتانی کە باش و چاکە
ئیتر لەسەر ئاستی مەکتب لەسەر ئاستی وەزارەت لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی بۆ نمونە مەسەلەن ڕێکخراوەکان لەسەر ئاستی حیزبەکان یعنی تۆ حیزبێکی سایت و پیجت هەیە بۆ هەواڵ بۆ سایتێکی ئەتۆ دیقەت بدەن بەڕێزان ڕەنگە عجیبتان لێبێت ینی حزب ئەناسم لەم کوردستانی ئەگەر لە ئەلف تا یا هەچی سایت و پیج و یوتیوب و بندیوار و سەردیواری کۆکەیتەوە لەوچێ سەدانی هەبێ بۆ پیجێکدا نانی بە بەس ئیش لەسەر پەروەردە بکە يعني عجيبة بو وانبي بو يوتيوب يجنبي بس لسر پرورده فرق بجنابت استاكي بو تحدى كردن برو بيجي بو سيرشن بو بكا شتيك هبيت بناوي حكومتها يوتيوب بس پرورده بس پرورده او جاي وزارتي پرورده بو نبرابراتي پرورده بس شتيك بس لسر پرورده شتيك بس لسر دروزاري شتيك بس لسر خيزان شتيك بس لسر خانواده كاته خال يكم ده بس زيادي بكي عادتي درو ناسي دي سلمني هر شتيك زياده كرد کاریگەریەکەی کەم دەبێتەوە کاریگەری خراپەکەی کەم دەبێتەوە بەڵام تۆ بۆ مثلەن کافتریا و نێرگەلە و بەز مڕۆزم زیاد کە کاریگەری سنتەر و کاریگەری کتێبخانە کەمە بێتەوە کاتێک کتێبخانەت لە هەموو گەڕێکێکا دانا و ئیجباری هەموو مامۆسایەکی ئاینیت کرد بڵێت دەبێت لە مزگەوتەکەتا کتێبخانەیەکت هەبێ هەر بەس بە تەلەفۆنێک حکوومەت ئیجباری هەموو مامۆستانی ئاینی بکات بڵێت دەبێت لە هەموو مزگەوتێکا کتێبخانێکی گەورە هەبێت و هانی گەڕەکەکەتان بدەن مناڵەکان بێنن بۆ کتێبخانێ 5,000 بوون و لە مزگەوت هەیە دەبزانە چەندێک کتێبخانە دروستە بێت چەندێک کاریگەری دروستە بێت کەواتە خاڵ یەکەم زیاد بوون خاڵی دووەم بە بەرنامە ڕێژکردن و پرۆگرامکردن و مەمنوعکردنی هەندێک سایت و پیج بۆ ئەو کاریگەری کە جنابتەون و بە هەمومان باسی دەکەی کە بێتەوە ئەمەش لە هەموو عالەمە هەیە ینی هەندێک سایت و پیج کە بەڕاستی خراپەتە سایت و پیجی پۆرنە سایت و پیجی هەندێک وشەیە هەندێک شتە من لە ماوە بیستم کە سایتێک داخراوە لەبەرەوەی یوتیوب یا فەیسبوک دایخستۆ لەبەرەوەی هەمان وشەی فڵانی زۆر بەکارێن بۆ نەوشەیەک با ناوی وشەکە نێنن کاتر لە عالەمە ئێستاکی ئەوە کۆنتڕۆڵ کراوە چ جاوی لە وڵاتێکا بۆ کۆنتڕۆڵ ناکرێت کە هەندێک وشە هەندێک شت هەبێت لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکان نەبێت خاڵی سێم قانونێک دەرکرێت بۆ زانیاری بەڕێستان تایسە قانونێک نییە جنابەت فەیسبوکێک بە ناوی منەکەیتەوە و ڕەنگشتی خراپشی تیا بڵاوکەیتەوە دوای ماوەیەکی تر بە کەیفی خۆی ڕەنگە تۆش بیگیری قانونێک نییە بڵێ ئەگەر یەکێک فەیسبوکێک بە ناوی یەکێکەوە بێت یوتیوبێک بە ناوی یەکێکە بێت تایسە قانونێک نییە بۆ کۆمنتی خراپ تا بۆ نمەسن عقوبەکەی چی بیانە تەشیرکردن ڕەنگە هەیە وەکو قانونێک بە ناوی تەشیرکردن بەڵام ئەوش دە سنوورێکە کەواتە زیادکردنی شتە باشەکان و قانون و یاساکان و کۆنتڕۆڵکردنی خێزان و خانواده و زائیدەن بەرنامەڕێژی پرۆگرامێکیش بۆ خێزان و خانوادەکان کە ئەوش کێشەیەکی ترمانەکە ڕەنگە دایک و باوکی بەڕست کە سەیری بەرنامەکەمە گەڵێن نازانم چی بەکاربێنم کە خۆزگە بە خۆزگای لە ڕێ ئەم بەرنامەنەوە هەندێک سایت هەندێک پیج من لە سایت و پیجە نێودەوڵەتەکان بینیوە بەس بۆ کوردستانی خۆمان چووکەکەمە ئەوش ئەوەیە کە دەڵێ دایک و باوک ئەم یوتیوبانە باشە ئەم سایتانە باشە ئەم پیجانە باشە ئەم لینکانە زۆر باشە دەستەکانی خۆش بێ دکتۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کار وەکو دوایین کۆمێتی خۆ و چارەسەرانەی کە باسی کرد ئەگەر پەیوەندی بە خێزانەوەی ئێمە وەکو خێزانەکان هەوڵی بن چارەسەریکەین ئەگەر پەیوەندی بە حکوومەت و کردی تایبەتیشەوەیە هەنگاوی باشتری بۆ بنێن و تاوەکو بە شێوەیەکی باش کۆمەلگایەکی تەندروستمانە بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت